هەمووان ئاگادارن کە بەهۆی قەیرانە یەک لە دوای یەکەکانی هەرێمی کوردستانەوە چین و توێژەکانی کۆمەلگا تووشی گرفتی بێکاری و نەبوونی و بێموچەیی و نەبوونی سەلامەتی لە ژیانی کرێکاراندا بوونەتەوە. ئێمە لە کۆمیتەی مەراسیمیەکی ئایار بۆ خستنە ڕووی کێشەکان و فشار خستنە سەر دەسەڵات لە پێناو مافەکانی کرێکاراندا و بەرز ڕاگرتنی یادی یەکی ئایار لە 28 چوار ڕۆژی سەلامەتی کرێکاران و لە پێشوازی یەکی ئایاردا ڕێپێوانێکی جەماوەری و کرێکاری لە 28 چوار ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 4 پاشنیوەڕۆ لە سەهۆڵەکەوە بۆ بەردەم باخی گشتی ئەنجام دەدەین. داواکارین لە کرێکاران و موچەخۆرانی غەدر لێکرا و چالاکوانانی مەدەنی و سیاسی بۆ بەرز ڕاگرتنی یەکی ئایار و پشتیوانی لە مافی کرێکارانی ڕوبەڕووی ستەمکاری و نەعەدالەتی بەشدار بن لەو ڕێپێوانەدا و داواکارین لە ڕاگەیاندنەکان هاوکار و بەشدار بن لە خستنە ڕوو گواستنەوەی کار و چالاکیەکانی کرێکاراندا.